من ژنم دەچمەوە سەر ڕەچەڵەکی بەفر کە زەبایەک بەسەر تاوەکو و فەنابم وەکو نمە بارانێک بە نیگایەکی خۆر دەبم بە هەڵم وەک ئاسمانی ساماڵیش هەر کە دووسەر دڵی گرتم دەبمە باران و بە ناخی زەویدا ڕۆدەچم بە مژدەی هەزاران چرۆ کۆتایی بە مەرگی خۆم دێت دەلێم گەڕێن پەشمەکێکم بەسەر لێوی ڕۆژگارەوە تیغی زمانێکم بەسە بۆ توانەوە. بینەرانی ئازیز و خۆشەویستی ئێمە جوانترین سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشحاڵین ئەم ئێوارەش بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێدا دەبین و میوانی ماڵەکانتان و بۆ ئەم ئێوارەش ئێمە میوانداری بەڕێز ئارام حاجیمان کردووە کە شاعیرە ئەم ئێوارە لە میوانە لەلامان بە خێراتنێکین و لەگەڵ ئەوەشدا ئەمانێت باز لە سەر کتێبە نوێیەکەی بکەین کە کتێبێکی شاعریە. کاگارام زۆر بەخێر بێت. سواز بۆیەوە سواز بۆ ڕخستنیەم بەرنامەیە. سواز بۆ ئامادەبوونی بە ڕێزیشتان. کاگارام هەمیشە دیزاین زۆر گرنگە یاخود دەتوانین بڵێین بەرگی کتێب زۆر گرنگە بۆ ئەوی کە سەرنجی بینێ ڕاکێشێت سێری ناوڕۆکەکە یاخود ناونیشانی کتێبەکە. ئەوەی کە لێرەشدا زۆر سەرنج ڕاکێشە ناونیشانی کتێبەکەی بەڕێستانە ئەنجا ئێمە دوایی بۆ خۆت باز لە ناوڕۆکەکەی بکە و بچۆرە ناوڕۆکەکەیەوە پێکێ گریمانە ئەمانەت باز لەو ناونیشانە بکەیت بۆمان لە چیەوە هاتەوە فەرمو ئەوش کتێبەکەن. بەڵێ دیارە ناونیشان وەک چۆن بڵین دەلاقەیەکە بۆ چوونە ژوورەوەی تۆ بۆ مەودایەکی فراوانتر بەنمونە ئەگەر جیاوازتر باسکن لە کتێبەکانی کە هەنێک کتێبی هەر لە ناونیشانەکەیەوە من بۆ خۆم بۆ ئەمە مەبژاردووە بەلای منەوە هەمیشە جیاواز بوون جوانە پێکی گریمانە تاکو ناوەڕۆکەی نەخوێنیتەوە نازانی مەبەستی ئەم ناونیشانە چییە بەڵام هەنێ بە بەراورد بە کتێبێکی کە تۆ کاتێک ناونیشانەکە ئەبینی ڕاستەوخۆ ئەزانی ناوەڕۆکی ئەم کتێبە باس لە چیەکە یعنیەوە بەویستی خۆم ئەو ناونیشانە جودایم هەڵبژاردەوە ئاماژەش بە ئەم دیمەنە کرد کە لەسەر ڕووی کتێبەکەیە ئەگەر بزانانی ئەمیش هەر لە ناوەڕۆکی ئەگەر دەستت ئەوە لە بکەیت تاکو بینەرانیش ببینن کە ئەم دیمەنە وێنەی بتڵێکە ئەگەر تەماشاکەین لەناو بتڵەکە کۆمەڵێک سەری مرۆڤی تێدایە و ئەمەش لێرە بازنی کێشرا ئەم بازنە گەر بزانانی شێوەی گۆی زەوی ئەدات لێرەوە قولابێک لە بتڵەکەەوە شۆڕ کراوەتەوە بۆ بەردەمی خۆی وەک چۆن بڵێ هەر جارێک قولابێک بە گریمانەیە کە هەڵەدا ئایا چی بێتە دەرەوە بۆ تۆ ئایا قولابێک هەڵدا چی بێتەوە بە دەرەوە بۆ تۆ و کۆی ژیانی تۆ ئەکا لە ناو زەویە کە هەمیشە ئەکرێ گریمانی باش بەختی باش نەبێ بە نسیبی تۆ ینی ژیانمان هەمووی بریتە لە گریمانە ڕەنگە نەزانێت کە ئەمڕۆ چی بەسەر تۆیێت یاخۆ سبەی چی بەسەر تۆیە بەڵام هەمیشە بە گریمانە باسی ئەەکەیت یاخۆ دێش بهێنێت زۆر باشە. دیزایانی کتێبەکەت کێ بۆی کردی؟ ئەگەر باسێک لە پێکاتی کتێبەکە بکەین دیارە دیزایانی بەرگ و ناوەی زاری کردوێتی و هەروەها کاری هەڵە سنۆڕێ نووسی لەلایەن سەردار حەمید نۆڕێەوە بۆی کراوە کە هەروەها کتێبەکە لە ناو ڕۆکیا دەقی جەنگی تێدا دەقی لەسەر ئەوینداری تێدا دەقی لە سەر بابەتی کۆمەڵایەتی وارووا ڕوانی نەفکرەکانی خۆشمی تێدایە. ڕەنگی کتێبەکە بەخواستی خۆت بوو چونکە ڕەنگێکی سەرنجڕاکێشە؟ بەڵێ ئەوە شەر هەڵبژاردننی خۆم بووە ئەو ڕەنگەم هەڵبژارد و حەزم کرد تۆزێک تایبەتمەند بێشتەکان و تۆزێک جیاوازتر دەرکەوێت. هیچ واتایە کە بەخشێت لە لای تۆ ڕەنگ هەندێک کاسانی ئەگەر ببینین یاخود لە ڕەنگەکان پۆڵینۆرێکە و مانایەکی تایبەتی خۆی هەیە ئەو ڕەنگەش بۆ هێز و متمانە بە خۆبوو نەگەڕێتەوە ئایا کاگارام متمانی تەواوی بەخۆی هەیە؟ بە تاکید خۆی هەر کۆی بەر لەوەی بگەڕێمە بۆ ڕەنگ شعر خۆی ئەو چۆن بڵێن بیان دەرکردنی کتێب یا بڵاوکردنی کتێب بریتێ لە متمانە بوون بە خۆت باشە چونکە تو 2000 ئەما بێ بە مڵکی خۆت لە دەست خەڵک نەجاتی بێ بە مڵکی مێژوو بۆیە منیش بە هەم بۆ ڕنگ بۆ هەر شتێک لە ناوانە بۆ پەڕی پشت ئەستوریەوە ئەم شتانم کردووە بۆ پەڕی متمانەوە کتێبێکت داناوە کتێبێکی شاعری دەست خۆشێت لەکەیم. کاگارام
ئەمە چەندمین بەرهەمی شعری تۆیە یاخۆ چەندمین کتێبی کاگارامە؟ بەڵێ ئەمە یەکەمین کتێبی منە ئەم کۆمەڵە شێعرە کە تێکستاکانی ناوێتوانێت بڵێم لە 2015 و 16 تیاتی تاکو و کۆتایی 2019 ئەگاتە نزیکەی بینەوە لە 2020 بەڵام وەکو مودەی نووسینی خۆمەوە دوور و درێژترە لە ساڵی 2007 و 2010ەوە دەستم پێ کردو بەڵام خوێندومە نووسیمە دەڕانومە و هاتۆتەوە سەرامە. زۆر باشە کاگارام وادەم ئەمە یەکەم بەرهەمی شعری تۆیە ئەمانێت باز لە شعر بکەین لە لای کاگارام شعر چی ئەگەێنێت بۆ تۆ یاخود ئێمە ئەتوانین لە ڕێگەی شعرەوە چی بەدەست بهێنی؟ بەڵێ من ناونیشانیم وەڵامە بۆ تۆ بە قسەیەکی ڕخنەگر حەمە سەید حەسەن دەست پێکەم کاڵێ شعر ڕزگارکردنی جیهان لە ئەستۆی شعردایە مەبەستی چییە لەمە شعر ناچێت مەسەن سەربازی بۆ بنێرێتە سنوورەکان سوزان ئەمە نا مەبەستی وێ کە شعر هەڵگری پەیامە باشە شعر هەڵگری پەیام ئابەمە کە لە کۆندا بۆ وەسفکردنی سەرکردە گەورەکان و دەسەڵاتدارەکان و خاوەن پایەکان بەکار هاتووە بەڵام تر ڕەنگە دوای ئاراستی خۆی گۆڕی بێت و هەمیشە توانی بێتە لە ڕێگەی شعرەوە پەیامێک ئاراستە بکەیت یان چۆن بڵێن مەردی ڕۆژگاری خۆیەت یان چۆن بڵێن قسێکی تر شعر لەگەڵ سەردەما ئەگۆڕێت باشە مەسەلەن لای من ئەگەرچی شعر خۆی ژانرێکی فراڕەگەزە بەڵام بۆ من شعر دەبێت پرسیارکەر بێت باشە دەبێت پەیامی وشاری پێبێت دەبێت پرسیارکەر بێت شعر ئەوە بەلای منەوە گرنگە هەتا بۆ چۆن بڵێ شتێکە لە ناو خۆمانە ئەم شعرە زادەی کوردستانە باشە مەسەڵەن کێشەی چی هەیە لێرە قەرەباڵەخی ئەمەوێ بڵین یەکێک لەو پەیامانە کە لە شعری منە بوونی هەیە ئەمە پێت بڵێم تکایە بەدەستە جەمعی بیر مەکەرەوە باشە ئەمە بەلای منەوە زۆر گرنگە توان بڵێم یەکە لە پەیامەکانی شعری من هەتا بۆ لەو من بە دەرچوونی نابینم لە بابەتەکە ئەم قسەی کە یەکەم چونکە لای من دەبێ هەموو کایەکان ببن بەبات بۆی شعر لیان بدوێ من شعر بەدایکی هەموو بابەتەکانی ترە بینەوە هەتا تۆ سەیری پیشە بکە باوکێک ئاسنگەرە کەچی کوڕەکەی هەمان پیشە هەڵەگرێتەوە ئەم دەستە جەمعیە زۆرە باشە بۆیە منێکێک لەو پەیامانەوەی کە پێتەڵم بە دەستە جەمعی بیر مەکەرەوە تۆ خۆت بە خۆت بخۆت بە خۆی بێت بەر لەوەی کە بچینە لایەوەی کە پارچێک شعرمان بۆ بخەنی تۆ پێم خۆشە کتێبەکەم بیت و ئاماژە باشتێک بم کە کاتێک سەیری کتێبەکەم کرد لەسەر ناوڕۆکی کتێبەکەم کرد شتێکە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە کاگارام تایبەتمەندیەک لە نێو کتێبەکەیدا ئەوەیە کە لاپەڕێکی تایبەتی داناوە بۆ ناونیشانەکە پەڕەیەک بەتەنها ناونیشانەکەیە پاشان تۆ دەچیتە پەڕەیەکی دیکە بۆ خوێندنەوەی شعرەکە ئەمەوێت بزانم گرنگی ناونیشان چیە لە شعردا بۆچی ئەو گرنگی ئەگەێنێت لای کاگارام وە پەڕێکی تایبەتی بۆ ناونیشانەکەی داناوە؟ بەڵێ یەکەم بەدەر لە گرنگیەک لای من ڕاست ئەمە هەر کەسێک وەک چۆن بڵێ دروستکردنی کتێبێک من بە چی ئەیچوێنم بە دروستکردنی بینایەکەوە ئەیچوێنم باشە هەر وەسایەکی تایبەت مختەس کە دێتە سەرەوە ئەوێ جێدەستی خۆی دیاریکا لێرە ئەمە چەندێک بیرۆکەی من بێ مەسەن بۆ دیزاینەرەکەش کە ئەمەی کردووە ئەبێ بەچی ئەبێ بە ناوێک ئەبێ بەداهێنانێک بۆ دیزاینەرەکە باشە و بۆ خۆشم ناونیشان ڕەنگە بڵێم بە نزیک کراوەی بەقەدەر ناوەڕۆک لای من گرنگە بۆیە یەک لاپەڕی تایبەتم بۆ ئامادەکردەوە هەتا لە سەرەتاشەوە وتم ناونیشان کلیلی تۆیە یان سوفن دەرگای داخل بوونەوەیە تۆ ئەو بینایی کە باسمە کرد تۆ ئەو شوێنێک کە لێشتە ژوورەوە و هەموو شوێنەکان دەرگاکانی تر ژوورەکانی ترە بینی دەرگای سەرەکیە باشە بۆیە ناونیشان بۆ من ئەم گرنگی ئەدا ئەو دەرگا سەرەکیە ئەو دەرگای لێوە داخڵەبی بووە تاوا دەبێ گرنگی پێ بدەی بۆی کە هەم ڕاکێشانی خوێنەری بەدەوا بێ هەم ئاستی معریفی یان هۆشیاری نووسەرەکەش دەرخوا بەدەر لە دیزاینەرەکە زۆر ڕاستە کاتە بە گوێمان لە بەرهەمێکی شاری بێ بەسەر چاو چاوپنێش
بەپەلە دەترسم ساڵ بە خاتری وەرجێک بەهار شیرازەی ماڵە سەوزەکەی سنەوبەر بشێوێنێت دەترسم ڕۆژێ لە ڕۆژان لێوی پەپولەیەک بە ماچی هەڵاڵەیەک سوور ببێت لە ڕەوی باڵدە و لە کۆچی ئاویش دەترسم نەبادا سەفەری تا هەتایی لە پێڵاوەکانیان نەبێتەوە دەترسم بە خێرایی سەدان میل لە کاژێرێکدا با خۆی بکێشێ بە پەنجەرێکی داخراودا و دوجار ببێتە هۆی شکانی دەست و قاچی دەترسم لە هەڵاتنی خۆر دەترسم لە هەڵاتنی خۆر دەترسم هەڵاتنی خۆر گیان لە دەستدانی چەندین تکاوەنگ و جەرگ سووتانی سەدان پەرکەگیای لێ بکەوێتەوە دەترسم لە ڕووشانی سنگی گوڵێک لە ژێر پێی هەنگێکدا دوعا بۆ هەورەکان دەکەم لە ترسی ئەوەی نەکێشن بە یەکدا و چەندین دڵۆپە بارانیان لەبار بچێ دەترسم وشکە زوقمێک دەترسم وشکە زوقمێک دەست و پەنجەی گوڵەکان بکات بە شەختە و لەو کاتەشدا خۆر مانی گرت بێ دەترسم باخەوانێک بێئاگا پێ بنێ بەسەر جەستەی گوڵەکاندا ئاخرەوە دەمێک شک نابن بۆ هاوارکردن ئاخرەوە دەمێک شک نابن بۆ هاوارکردن ماندوونەبی کاگارام دەست خۆش بێت بۆ شعرەکە زۆر جوان بوو کاگارام ئەمەوێت باس لاوە بکەین بۆ ئەدەب و هونەر شعر چی گرنگیەکی هەیە شعر بۆ ئەدەب و هونەر چی گرنگیەکی هەیە تێنەگەشتم لە پرسیارەکەت بە وازحی بمبورە لە ئەدەب و هونەردا شعر چی گرنگیەکی پێدرێ یاخود چی گرنگیەکی هەیە تۆ چۆن ڕوانینت هەیە بۆی یاخود لێکدانەوەی چۆن بۆ ئەەکەیت هاوڕێ تەسەورەکەی هەر ڕۆحێتی با لە شعر گەڕێ بگەڕێرەوە بۆ شاعیر ڕۆحێتی شاعر دەبێت ڕۆحێتێکی شۆڕش گەڕانە بێ من لەگەڵ ئەوەیە بۆ نموناوی لە ئیسپانیا چوزانم جۆرێک لە خۆپشاندانی جەماوەری و چوزان جۆرێک لە شۆڕش دروستەکە ئەوە ڕۆحێت و شعری لۆرکایە باشە من بەو چەشنە لە شعرە ڕوانم وە شعری خۆشی لە پرسیاری پێشوتە ئاماژەم بە ئەوەدا شعر خۆی یەکێک لە پەیامەکانی یەکێک لە پایەکانی شعر پەیامی پێ بۆ مرۆڤ دۆستی پەیامی پێ بۆ پێکەوژیان پەیامی پێ بۆ ئازادی بۆ بیر و ڕا بۆ ئەم شتانە من بەم چەشنێ گیان بینی من بۆ شعر ئەمەیە کەواتە شعر دەتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکات بە تەکید تەسیری ئەبێت با بچینە لەسەر ئەوەی کە کاگارام بە چی شاعیرێک تەسیر بووە یاخود شاعیرەکان لە کۆندا زیاتر تەسیریان لە کاگارام کردو شاعیرە کۆنەکان یاخود ئەو شاعیرانی کە لەم سەردەمە ئێسامانن یەکمان نامێت ناوبێنیت بەڵام ئەمێ بزانم بە کام جۆر لە شاعیرەکان تەسیر بووی بەڵێ دیارە خۆی باس لەوە بکەین تو شاعرێک و با لەوێتەوە دەچێن کە شاعیرە کۆنەکان ئەوانە وەکو باوانی شاعیرانی نوێ یان سەردەمیان لێ هاتووە تۆ بۆ ڕێڕەوا بێت تێپەڕی یان چڵێ ئەزمموی ئەوانە بکەی بزانێت چیان وتووە هەر بۆ نمونە تەندروست نییە تۆ لە من پرسی من مێژووی ئەدەبی کوردم نەخوێن بێتەوە مێژووی ئەدەبی کوردی عەلادین سەجادیم نەخوێن بێتەوە بۆی ئەوانە ئەگەر بۆ ئەزمموی خۆش بێت دەبێت بەرجەستەیان بکەی و پاشان دیارەکە من شعرینی ئەنووسم بێگومان هەموو شاعیرێک لە دنیا بە کاریگەری دەست پێکە تا ئەو شوێنی کە خۆی ئەدۆزێتەوە مەسەڵەن ستایلی خۆی چوزانم تەکنیکی خۆی ئەو شێوە ئەدۆزێتەوە
وە کۆی شعر بەرهەمی کاریگەربوونە باشە لە شعر بڕۆ دەرەوە تۆ کاتێک مەسەن ئەگریەوە دیارە بە بەرکەوتن هەبوو لەگەڵ دیمەنێکە شایانێ بۆ تۆ بگرێنێت باشە من لێرە شاعیر ئەچوێنە بە دەستگایەکی ڕیسایکلی مەسەن ئەم دەستگایە جۆرەهاشتی تێەکەی جۆرەهاشتی تێەکەی پاشان چی لێ دێت بەرهەمێکی نوێ دەداتێ شاعیرش ڕێک وایە ئەوەی کە ئەیخوێنێتەوە ئەو شتانەی کە ئەیخوێنێتەوە هی کەسانی کە باشە بەرهەمی یا بڵێن پرۆسی معریفی خەڵکی کە ئەخوێنێتەوە دوازار شتێکی تری بەناوی خۆیەوە دروستە بێ واتە خۆی شعر بەرهەمی کاریگەربوونە باشە ماوەیەکی زۆرە کاگارام بۆ چەند ساڵێکە چێت کە خەریکی ئەو کتێبە شاعریە بووی معریفەت چەندێک گرنگە تاسیر لەسەرەوە کات کە پێشینێکی معریفیت هەبێ یاخود شعر لەژێر چی کاریگەریەکە ئەنووسرێت بە تێڕوانینی من دووشت بۆ نووسین زۆر گرنگە یەکێک لەوانە برینێکە بێ بەردام تۆ بهێنێتە نووسی ترم برینە هەر شتێک بێ تۆ بهێنێتە نووسین لێرەشەوە معریفەیەک پێویستە ئاراستێن برینەت پێ بکە باشە بەتر ئەم معریفەیە تۆ لە مەسەرەن خوێندنەوەیە چوزانم سەفرە ئەزمونە هەر شتێکە باشە کۆی ئەم معریفە ئەم برینەی تۆ ئاراستە پێ ئەکات باشە پتی ئاراستی پێکا بەرەو تێکستێک لە بۆ جەنگی نووسی بۆ تێکستێک بۆ چوزانم ئەوی داری بنووسی بۆ چی باش بۆیە بۆ من ئەم دوو جەمسەرە زۆر زۆر گرنگە برینی کاگارام چی بوو وای لێ کردووە کە تەنابەرێتە بەر شاعر بەرنووسینی شاعر با شتەکە بچووکیش نەکەینەوە با بەشێکی تر وەڵام بدەمەوە تەماشا بکە ئەکسەرەتی یان بڵێم زۆرینەی شعری کوردی لە یەکەوە نزیکە بۆ سوودفەی باناویشی نەڵێم سوودفە چونکە زۆر بەمان کۆمەڵە ڕووداوێکی کۆمەڵە ڕووداوی کوردوونی بە شاعر ئەکرێمیشە لەو کەسانە بە دەرنەبم یەک کۆمەڵ ڕووداوەش مەسەرەن هەمومانی کردو بە شاعر یعنی زۆر و بۆر نییە چەند ڕووداوێکی کەمە ئەمانەیە تر مەسەرەن باناوی ڕووداوەکانێنی چونکە بە پەنجەکانی دەست ئەژمێرێن کەواتە باگوێمان لە بەرهەمێکی دیکەی شعری بێت ئەگەر ئامادە بێ پاشان دەستەکەینەوە بە گفتوگۆکانمان مەڕۆ دڵی منت لێ جوانە چاک دەزانی بۆ هێندە خوو بە سروشتەوە گرتووە دوور نییە لە کازی وەیەکدا لە کاتی گوڵچنیندا نەتبینم یاخود گوڵێ لێوت نهێنێتەوە یادم چاک دەزانی بۆ ئەم جامتای سەفەرم هەمیشە بە کۆڵەوەیە وادادەنێم ئەو ڕێگایەی بڕم دووری نێوانمان کەم کاتەوە چاک دەزانی بۆ پێشنووسن جلی جوان دەپۆشم ئاخرم هەموو چاوی ناحەزەوا بکە ناچارم لە خەوندا ژوان لەگەڵ ببەستم چاک دەزانی بۆ ڕقم لە بارانم ئەوەم بیرە خاتەوە بە چاوی گریانەوە پێدوتم مەڕۆ دڵی منی لێ جوانە چاک دەزانی بۆ ئەوەندە نامی بەتاڵی بۆ نێرم ئاخرم ژیانە هێندە ناشرینە تۆیەکی دەوێ بە زمانی گوڵ باسی بکەیت چاک دەزانی نەبوونی خۆش لە خۆمەدەم نەجلەکانم پاکڕاگرم نە ڕۆژانش دەچمە بەراوێنە چونکە لە بری خۆشم گرنگی پێدەیت چاک دەزانی ماوەیەکە هەواڵی دنیا دەزانم بە هەر شوێنێکا گوزەرەکەم پرسیاری هەموو شتێکم لێ دەکەن تو مەزانی ویانە دنیا لە چاوی تۆدا بینم
چاک دەزانی بەڵێنی هاتنی ئەم جارەت هیچی لە بەڵێنی ئەو شاعیرانە کەمتر نەبوو چەندین ساڵە بە فەڵەستین ئەڵێن نەحن قادیمون تاکو ئێستاش هەر نەگەشتوون چاک دەزانی جیاوازینی ئەوان تۆ و ئەوان هەر ئەمەیە ئەوان لە هەفتەیەکدا لە مانگێ لە ساڵێ تەنها ڕۆژێک جوان دەرەکەون بەڵام تۆ هەموو ڕۆژێک و لێ جوانە کاگارام زۆر سپاس دەست خۆش بێ شارێکی زۆر جوان بوو جا ئەمەوێت بزانم لە کۆتاییە یا خۆ دەو شتانەی کە گرنگ بوو کە بەلامەوە باسی کەم لە بەرەوەی کتێبەکەی تۆ ماوەیەکی کەمە بڵاو کراوەتەوە بەڵام چەندین جۆر خوێندنەوەی بۆ کراوە ئەو ڕخنانەی کە لەسەر کتێبەکە ئاراستە کران زیاتر چی بوون هیچ ڕخنەیەکت ئاراستە کرا دیارە خۆشبەختانەم کتێبە پێشوازێکی باشی لێکراوە هەم من خەبەریەوە مەیەکە تا مەسەن ڕۆژانە کۆنتاکتم لەگەڵ کتێبخانەکانە هەیە تا ئێستا لە کتێبخانەی 3 شارە نەماوە ئەیتر ئایا ئەمە نەبێ بە خۆڵ کێشان ئامە بۆ سوزانم نەمەتی شعری منەگەڕێتەوە کە خوێنەر بەدڵەتیان هەشتێکەوە دوجار خوێنەر جەمسەرەوە من خوێنەرم بۆ گرنگە وەک چۆن ئاوێنەی سواتایەک نادا بەدەستەوە تا و کاتێک کەسێک نەڕاتە بەردەمی نووسینیش تا خوێنەر نەیدوێنێت هیچ شتێک نادا بەدەستەوە باشە بۆ من جەمسەری تەواوکەر یان سەنتەری تەواوکەر خوێنەرەکەیترەوە خوێنەری چۆن ئەمەی بەدڵە نازانم بەڵام باسی ئەو ڕخنانە دیارە لەلایەن تا ئێستا نزیکیەوەی کە لە یادم بێ 4 بۆ 5 خوێندنەوەی لایەن کەسانی شارەزاوە بۆ کراوە بەڵام دقیق ئەویان جێ دێڵم بۆ مێژوو کە ڕخنەکان چونکە ئاراستی ئەوە کراون ئەویان ناڵێم زۆر باشە زۆر باشە زۆر سپاس بۆ کاگارام هیوای سەرکەوتنە بۆ خوازین و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان خۆشحاڵ بووین کە ئەم ئێوارە لەگەڵمان بووین سپاس بۆ کەناڵەکەتان ئاوەدان بێمیش هەربژی زۆر سپاس شانۆی هیچم نییە بیشارمەوە لە هۆڵی ڕۆشنبیری نمایشکرا هۆڵی ڕۆشنبیری سلێمانی و ئەمڕۆ دووەم ڕۆژی نمایشەکەی بوو ڕۆژانی دوایش بەرداوامەوێ شەوان هەڵەستی بەس بە ئەوی بەمێردەکە بڵێ ناو چییە؟ سەبارەت بە هەڵبژاردننی کارکتەرەکە کە دقەکەیان نامێ بەڕاستی ئەو کارکتەرم زۆر بەدڵ بوو وتوانیم خۆمی تیا بدۆزمەوە و هیوادارم توانی بێتم کارێکی باش و لە ئاستی ئەوەیە بێ کە جمهورێک هەیە چاوەڕێمەکە هیوادارم لەو ئاستەیە بێت. بەڕاستی طبعاً تۆ لە ئێمە لە زروفێکە پرۆڤەمان کردووە کە زروفێک بووە زۆر کەس ترساوە بەڵام ئێمە هەر لە کاتی کەرەنتینەیە کە کەرەنتینە کرا ئێمە وەستاوین ئیتر هەر بەردەوام بووین بەڵام بە خۆپارێزیەکی زۆرەوە گوێمان نەیاوە بەوەی کە نەخۆشیەک هەیە کە ئەڵەم گوێمان نەیاوە بەوەی کە حەزێکمان بۆ شانەوەی لێ کردین کە بینەوە ناو هۆڵەکان بینە پرۆڤە بەردەوام بین هەتا سپاس بۆ خوا کە گەیشتین بە نمایش. ئێمە بۆ ماوەی 3 بۆ 4 مانە لە پرۆڤەیەین لەگەڵ ئەوەی کە خۆمانەزانین ڤایرۆسی کۆرۆنا پەتایەکی عالەمی و هەموو جیهانی گرتوتەوە سلێمانی کوردستانیش بێبەش نەبووە لەو پەتایە ئێمە نەمانویستووە هونەر بوەستێت لەگەڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا پەتایەکی کوشندەیە و ئەبێ خۆمانی لێ بپارێزین بەڵام دوجار هونەریشمان هەڵبژاردن و نەمانویستووە کە شاری سلێمانی هیچ ساڵێک بێکار و پرۆژە شانۆیەکانی بێت بەخۆش
خۆشحاڵیەوە دەرهێنە ڕێژەن جەمال بیری لەم پرۆژە نوێیە کردوتەوە و پێک هاتووە لە کۆمەڵێک ئەکتەری باش کە پێکەوە هەمومان کارمان کردووە و ماوەی 4 مانیشە لە پرۆڤین ئەتوانم بڵم بۆ ماوەی مانێک ئێمە وەستاین لەبەر ئەوەی لەبەر خۆپارێزی و کەرەنتینی هاوبەسەرە لە ئێستاە کە گەیشتوین بە مەرحەلەیە دوای 4 مانگ بە خۆشحاڵیەوە نمایش ئەکەین بە خۆشحاڵی بە شانازیەوە سلەیمانی لە دوای لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا ئەمە یەکەم ئیشەکە بەردەوام ئەبێت کە ئەم شانووی ئێمە بێت. اینجا بەشیر جان هەدی وەرە سۆنیا پێکەی نایبووە نییە هیوای سەرکەوتن بۆ ئەو گروپە شانۆیە خوازین بۆ هیواین کە ئێوەش بینەری نمایشەکەیان بن و پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتاکو یارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ئاسودۆ تەندروست باش بن.